إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست وشكو راب الرزكان إما يستل سردميك أجين كفتنة وآجاوت يا سري هالضاوة تاواني كشتن زور بربلاو بوتوا، حتى تناند ثأري جاهلي واتات والله كردنوي سردمي نفامي كلبيشي في غمري خوابوا صلى الله عليه وسلم جاري كتر يسقراوة وناوكم القا كمان زور جار خلقاني كتاوانكيان أونية أكجرين يان أصلا بكجيش نية أكجرين أو خيوني خلقي بنا حق الرجلي بناوي كرامته بناوي عادته أمش هموي بيتشواني قرآن وسنة في غمري خوشوي اسمانا صلى الله عليه وسلم. نبرأ من أمره بابتي يكن بو آماده كردن لسر أم مسألة حزا كم بريستان بجواني جوي بو بقرن چونك زور يك لو تاواناني كالرؤدا بهوي نفامية والرؤدا بهوي أو الرؤدا أو خلق فاميان بشريعتك إخوانية نازانا أو مخالفي شريعة إخوايا أجناز زور بي أو خلق كأو تاوانانا أكن نايكا خوش يسكانم جاركان سرتا پێویستە ئێمە بزانین جۆرەکانی قەتڵ چین لە ئیسلامە، جۆرەکانی کوشتن چین لە ئیسلامە. لە ئیسلامە سێ جۆر کوشتنمان هەیە. جۆری یەکەم قەتڵی عەمدە، ئەویش ئەوەیە کابرایەک هەر بە عەمدی ئەکوتێتە سەر کەسێک ئەیکوژێ بە چەکێک یان بە سلاحێک یان بە شتێک کە بەڕاستی شتەکە بکوژە. کابرا هەم نیەتی کوشتنە يعني بو كشتن ليدا وبشتيكي شتكش بكوجا يترتفن بيت شقو بيت يعني هرشتيك بيت اما يعني بي او تري قتل عمد واتا بعن قصد وكابرا كردوتي وامت والله كي اويك ابي كابرا بكوجيتوا يان وكو اجر كسكاري بكوجكا كابرايان عفو كرد أو خوينكي أدري يعني ديكي أدري لكردواري خمانا ناو نراوة خوين نازانم بو ناو نراوة خوين بلام وشكو شيكي غلطة لكردواري خمانا شتيك هي خلق تا يسليتي نقيشتوا أو الرجل لشينك دانشتون حتى كابرا أهلي مزقوتا أيوت كابرا باشا فلانا كس باشا حرام ناخوا خوين ناخوا يبابا خوين اويا تو بروي حيوان يسر بروي خوينكي بخويتو او حرام اجينا اگر تو كسيكت بكجري دروس باركي وربقري دروس لحق يا لباتيا يعني بارا وربقري او حلال وزلال وهيك شيء يعني هذا شرعا وكو شيري برد هيك حلال دهم قتلي شبه عمد هي يعني كابرا ايوه لي بدان ما بس اونيه بيكوجي كاسك اكوتيتا سر كاسي ما بس ايوه لي بدا طول ربوا حالتك يعني ايوه لي بدا بلام بشتيك لي اذا كانت بردك يعني كانت تشتيك بوخو ادالي كابرا كوجي تنها ما بس ايوه بوت ادبي بدا اما الرزور رو دالنا خلقه جاي وهبوا بشتيكي زور بتشوف كابرا ما بس شيء او نبوه بيكوجيه بس ما بس اليدان بابا خوي زلامك امري اما في اوترا شبه عمد اما كابران ناكوجريتوا
بەڵکو خوێنێکی قورسی دیەیەکی قورسی لێوەرەگیرێ دیەی قورس یعنی زۆر بە قورسی شەریعەت دایناوە لەسەر کابرا و لەسەر بنەماڵەکەشی ئەوە زۆر گرنگە ئەو دیە وەرنەگرتنە بەهۆی سڵحی عەشایری و بڕێ پیا و معقول و ئەمانەوە بۆتە هۆی ئەوەی ئەوە مردووە کە مردووە کوشتن زیادەکە لە ناو کۆمەڵگە. سێم بەڕێزان کوشتنی هەڵە یعنی کابرا لە حادثەیەکە بە سیارێکەدا لە کەسێک مەبەستی ئەسڵەن هەر کوشتن نییە یا تەقەیەک ئەکات بەڵام گولەی وێڵە گوڵەکەی ئەدا لە کەسێک ئەیکوژێ ئەمە پێی ئەوترێ کوشتنی هەڵە لە ناو کوردەواری خۆمانە پێی ئەڵێن قەزا و قەدەر. ئایا ئەمە خوێنی هەیە؟ بەڵێ خوێنی هەیە لە شەریعەتە بەس خوێنەکەی سووکترە وەکو ئەو خوێنە قورس نییە دیەکەی دیەی مخەفەفەیە مثەقەلە نییە بەڵام خوێنی هەیە بۆیە ڕجا ئەەکەم تکا ئەەکەم داوا ئەەکەم لە پیا و معقولان لە ڕئیس عەشرەتەکان لە مەلاکان نەڕۆنە ناو سڵحێرێکەوە زوڵم لە کەسوکاری کوژراوەکە بکەن هەر ئەو جارەیشە بەخواهان ڕئیس عەشرەت وام دێ یەک جار چۆتە ئەو ماڵە ئەلەو کاتە دێتی کاکە ئێوە عەشرەتی منن برا بەیانی ئێمەش لەوانە حادیسە ڕووەدا بۆیە عەفویکەن بەڵام عەفویان کردە و تەواوی هیچ کەسیان لێ نادا ئافرەت بێوەژن کەوتووە بڕێ مناڵی یەتیمی کەوتۆتە سەر یعنی حاڵەتێکی زۆر زۆر ناخۆشە بەس لەبەر خاترەوەی عەشرەتە و چونکە ئاخر نابێ و عەفوی بکەین و ئەبێ عەفو بکەین و عەشرەت هێمبار ئەهلی عەفوە و تۆ بۆ خۆت عەفوی بکە پیاوەتی خۆت بەسەر ئاوی حەمام و مەکە ئەمانە لیان قەوماوە تەنها مناڵێکیان هەیە کوڕێکیان هەیە یا باوکێکیان هەیە کوژراوە ئێستا نەماوە لە ژیانە کێ بە خاوەنیان کا کێ یعنی تۆ بەیانی دێی موچەیەکیان بۆ ببڕیتەوە مانگانە حتا ئەم مناڵانە گەورە ئەبن لە یەتیمی دەرەچن یعنی ئەم حەقی شەرعی خۆیانە نابێت تۆ زوڵمیان لێ بکەی نابێت لە حەقی لەبەر خاتری بڕێ پیاوەتی و ناو دەرکردن تۆ مافی ئەوان بخۆی ئەمە نابێت بەڕێزان مادام سڵحێک ناشەرعی بێ بەڕێگایەکی ناشەرعی بێ هەر ناچمە ناوی بۆ بچمە ناوی ئەم جۆرە سڵحانە کە تاوانی ئەو یەتیم و بێوەژن و دایکە جەرگ سوتاوە بێتە ملی من وەیە بەڕێزان ئەمە زۆر گرنگە لێرە من مەبەستەکەم ئەوەیە قەتڵ جۆری یەکەمەکەوە جۆری یەکەمیانە بەس کە قەتڵی عەمدە کەوا کابرا ئەکوژرێتەوە ئەمەکانی تر شیبهە عەمد و غەڵەت ئەمە کوشتنی تیانیە کوشتنەوەی تیانیە لە شیبهە عەمدە پارەیەکی قورس وەرەگیرێ لە مخەفەفەکە پارەیە سووکتر وەرەگیرێ ئێستا دێنە سەر ئەوەی کەوا کێ بۆی هەیە بکوژێتەوە کێ بۆی هەیە کابرا ئەگەر عەمدەن کەسێکی کوشتی بێت کێ بۆی هەیە بیکوژێتەوە ئەوە ئیشی ئەولیای خوێنەکەن ئەوانەی کە سوکاری میراتبەری حەقیقی ئەو کوژراون ئەوان بۆیان هەیە بەڵام بەدەستی خۆیان نابێت بە هیچ شێوەیەک ئەم ثەری جاهلیە لە ئیسلامە مەجالی نەدراوە هەر کەسی هەڵسێوەیەکێ بکوژێ یعنی وای پێهاتووە لە ناو مزگەوتە جاران کابرا ئەگەر گەورەترین تاوانی ئەنجام بدایە باتایەتە ماڵی خوا هیچیان لەگەڵا ناکرد حتا لەوێ دەرەچوو ئێستا لە ناو مزگەوتەکەی جاری وایە کابرا ڕاتە سەر واش ئەزانێ پیاوەتی کردە ئەڵێ یعنی خەڵکیش ئەڵێ دەستی خۆش بێ حەقی خۆی سەندەوە نابێ براینە هەر ئەو کەلیمەیەت لەوانەیە تۆ بخاتە ئاگری جەهەنەمەوە چۆن شتی وا ڕۆدا چۆن ئەبێ شتی وا بکرێ کابرا حەقی تۆڵە سەندنەوەی هەیە بەڵام ئەو نایکە ئەبێ ئەو کارە بەدەستی عەشایرەوە نەبێ بەدەستی عەشرەتەوە نەبێ بەدەستی کۆمەڵگا و حزب و جەماعە ئەمانە نابێت ئەمە ئیشی حکوومەتەوە ئەبێ حکوومەت پێی هەڵسێ ئەبێ قازی شەرعی بڕیاری لەسەر بدا ئەو کەسە بە عەمدی ئەوی کوشتووە دلیل هەبێ بەڵگە هەبێ جەریمەکە سابت ببێت تاوانەکە سابت ببێت دوای ئەوە عەدالەت بڕیار لەسەر وەزعەکە ئەدا و ئەو کەسەیشی جێبەجێ ئەکا حکوومەتە چونکە حکوومەت کردی کەس ناتوانێت دوای تۆڵەی بکاتەوە بەڵام من بڕۆم حەقی براکەم بسێنم خەڵکانێکی بێتاوان بکوژم ئەوانیش هەڵەسن لە ئێمە ئەکوژن ئێمە لە ئەوانە کوژین ئەوان لە ئێمە ئەکوژن یعنی ئەم حاڵەتانە ڕوویداوە لەبین عەشرەتەکانە جاری وا بووە 100 ساڵ لە یەکتریان کوشتووە چەنەها کەسی بێتاوان لەو بەینەیە فەوتاوە ئەمە هەمووی بەهۆی تۆڵە سەندنەوەی جاهیلی کە لە ئیسلامە حرامە بە هیچ شێوازێک ئەبەو شێوازە بێت ئیسلام هاتووە ڕێگایەکی جوانی داناوە ئەفەرمێ ولا تزر وازرة وزر أخرى کەس تاوانی کەس هەڵناگرێ من یا تۆ ئەگەر باوکمان بڕوا کەسێ بکوژێ من و تو تاوانمان چییە یا باوکێک ئەگەر کوڕەکەی بڕوا خەڵک بکوژێ من و تو تاوانمان چییە یا برا تاوانی چییە
بە یەک جاجاری وایە 100 ماڵ لە شارێک بارەکە لەبەر ئەوەی وڵاتچیە ئەوە یەکێک لەوان کەسێکی برا کەسێکی سەرسەری کەسێکی بێعەقڵ ئەڕواکارێکەکە ئەم خەڵکەی تر تاوانیان چییە؟ ئاخر با لەبەر چاومان لاچن با بە چی لەبەر چاوت لاچن کابرا گیراوە و ئیترەوە بڕیاری حکوومەت لەسەری بڕیار ئەدا قازی لەسەر بڕیار ئەدا ئیتر ئەوە ئیشی ئەوانە ئیشی حکوومەتە ئەگەر تۆ ئەتەوێتیش یعنی سڵح بکەیت و نەیکوژی کابرا ئەتوانی داوای خوێنەکەی بکەی بە قورسترین شێوە بەڵام نەک بڕۆی کەسی بێتاوان بکوژی بۆیە بڕێزان لە ئیسلامە حرامە کوشتن بەناحەق و تۆڵەسەندنەوەیش بەناحەق و بەو ڕێگایە کە شەرع داینە ناوە حرامە کوشتنی کەسێک بەناحەق تاوانێکی زۆر زۆر گەورەیە و هەروەها تۆش دوایی بڕۆی تۆڵە بسێنیتەوە بەو ڕێگایە نەبێت کە شەریعەت داوای کرد ئەویش هەر قەتڵە و تاوانێکی زۆر زۆر گەورەیە خوای تعالی ئەفەرمێ ولا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق هیچ نفسێ مەکوژن کە خوا حرامی کردووە ئیلا بە حەق نەبێ وەکو باسم بۆ تانیش کرد حق ئەوەیە کە ئێستا عەرزم کردن بەو ڕێگایی کە شەریعەت دیاری کردووە کەسێک بە ناحەقی کەسێکی کوشتووە تۆ عەفوی ناکەی محکەمە بڕیاری کوشتنی لەسەر ئەدا و ئەو کاتە محکەمە خائینە ئەگەر بڵێ ئەی باشە حاکم نایکا ئیسا ئەمڕۆ ناکرێ ئیتر ئەوە تاوانەکە لە مل حکوومەتە لە ملی تۆ نییە تۆ ئەتوانی پارە لە باتیا وەربگری تۆ ئەتوانی بەو شێوازانەی کە شەریعەت مەجالی داوە ئەتوانی بڕۆیتە لای مامۆسایان لای لیژنەی فتوا بڕیار لەسەر ئەوە بدرێت تۆ چی بکەیت بەس تۆ نابێت بە عاتیفە و بە سۆز بە قسەی ئەمە ئەو ئەگەر غیرەتی بۆیە حەقی براکەی خۆی ئەسن ئەم کەلیمەیە والله براینە والله ئەم کەلیمەیە بەسە بۆ ئەوەی ئەو کەسەی قسەکەی کردو ڕێک بڕاتە ئاگری جەهەنەمەوە ڕێک بڕاتە ئاگری جەهەنەمەوە چونکە ئەمە ئاژاوە نانەوە و فیتنە نانەوەیە لە نێوانی مسلمانانە هەر لەبەر ئەوەیە خوای تعالی لە قورئانی پیرۆزە لە سورەتی ئەلمائیدە ئاەتی 32 ئەفەرمێ من أجل ذلك كتبنا على بني إسرائيل أنه من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا هر کەسێ بکوژێ هەر کەسێ فساد و گەندەڵی بناتەوە لە ناوی مسلمانانە حەقی خەڵک داگیرکە ئەم دوو تاوانە تاوانی قەتڵ تاوانی فساد براینە فساد و گەندەڵی جاری وا هەیە ئەڵێ قطع الأعناق لا قطع الأرزاق قسەیەکەیە لەناو عەرەبە ئەوەی عەرەبی بزانێتی ئەگا ئەڵێ ملی ببڕە بەس ڕزقی مەبڕە کاتی ڕزقتی بڕی یعنی ملتی بڕێتەوە ئەویش هەر وەکو کوشتن وایە ئەم دوو تاوانە خوای تعالی ئەفەرمێ لە قورئانی پیرۆزە لە سورەتی ئەلمائیدە ئاەتی 32 ئەفەرمێ ئەم دوو تاوانە وەکو ئەوەیە فكأنما قتل الناس جميعا وەک ئەوە وایە هەموو دنیای کوشت بێ یەکێ دەستی چووە کوشتنی کەسێ دەستی چووە ئەوەی ڕزقی کەسێکی تر داگیرکا و لێی دوای بخا و لێی ببڕێ والله وەک ئەوە وایە هەموو دنیا هەموو سەرزەوی کوشتە بێ هەروەها خوای تعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ لە سورەتی النساء آياتي 93 أفرمي ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم هر کەسێ مسلمانێ بە عەمدی بکوژێ ئەوە جەزای ئەو کەسە ئاگری جەهەنەمە خالدا فيها بحتى هەتایی تایە ئەمێنێتەوە وغضب الله عليه خواش لێی تووڕە ئەبێ ولعنه ولعنەتیشی لێەکە وأعد له عذابا عظيما وسزایەکی زۆر زۆر گەورە و مەزنی بۆ ئامادە کردووە خوا سێکە والله ئەم ئاەتەوە بە ئینسانەکە ڕێک لرز و تەز دێنێتە گیانتە سەیکە ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما لا حول ولا قوة إلا بالله إتكي أوري أم آيات ببيسيو جوي لبي أوري دزبوا بو كشتن يا بير أصلا لكشتن كاتوا بنامان بدا بويا برزان أبي زور زور آقامان لبي كي يك لقورترين تاوانا كان پیغمبری پاک صلی الله علیه وسلم فرمي او یکتو دست بچیتا کوشتنی کسی لحدیث کترا پیغمبری پاک صلی الله علیه وسلم فرمي حمو دنیا لبن دربین يعني سكوري زوي 8 مليار خلقي تاعي هر هموي لناو ببي چەند گەورەیە ئەفەرمێ کوشتنی مسلمانێک ئاواتانی يعني کوشتنی کەسێ وەک ئەوایە هەموو دنیا کوشت بێت یەکەم شت لە ڕۆژی قیامەتا کە محاسبەی ئینسانی لەسەرەکرێ لە حەقی بەشەرەکان خوێنە حەقی خوا یەکەم شت نوێژە بەس حەقی مرۆڤەکان یەکەم شت مەسائلەی کوشتنە بۆیە حتا ئەتوانن خۆتانی لێ بپارێزن و خۆتان لە تاوانی جاهلیەت بپارێزن لە تۆڵەسەندنەوەی جاهلیەت
بڕۆن پرس بە مامۆساکان بکەن زەلام هەبووە دوو کەسی کوشتووە ئەمجا تەلەفۆنی بۆ من کردووە مامۆسا من ئاوا بوو ئاوام کرد ئەیوتم خوا عافت کە یا ڕەبی ئەی باشە تۆ چۆن پرست بە شەریعەت نەکرد ڕۆیشت دوو کەست کوشت آخر چۆن ئەمەت کرد ئەی وەڵڵا مامۆسا من وا مەزانی خوا وا داواکە خوا وا داوای لێمان کردووە ئەی ئەوە نییە پێغەمبەر وا فەرمێت وتم تۆ ڕێک عەکس تێگەیشتی ڕێک حەدیثەکەی پێغەمبەر بەعەکس تۆ تێگەیشتیتر تۆ کەسێکی نەخوێنەواری چۆن ئەبێ لە خۆتەوە بڕۆی ئیشە بکەی کە خوای تەعالا زۆر زۆر بەتوندی حرامی کردووە بۆیە بەڕێزان با ئاگامان لە خۆمان بێ بە حەماسەت و بە سۆز و بە عاتیفە و بە قسەی خەڵک و ئەو وامان پێ نەکا کە تووشی گەورەترین تاوان بین کە قوڕ ئەکاتە سەرمانە بۆ هەتایی و ئاگری جەهەنەمیش ئەکاتە شوێن و جێگامان پەنامان بدە یا ڕەبی خوایە هیدایەتی هەموو لایەکمان بدەی یا ڕەبی خوایە وامان پێ بکەی ئایەتەکانی قورئان و حەدیثەکانی پێغەمبەرەکەت لە دڵمانە جێی خۆی بگرێ یا ڕەبی خوایە هیدایەتمان بدەی بۆ چاکترین کردەوە دوورمان خەیتەوە لە کردەوە خراپەکان و لە تاوانە گەورەکان یا ڕەبی خوایە ڕەحم بە مردەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی خوایە ماڵ و مناڵمان ساڵح بکەی یا ڕەبی خوایە کوردستانمان لە بەڵاو مصیبەت بە دوور بگری ئامین ئامین آمين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون خوش يسكان هندي كس وأزاني أجر كسيكي ليكو جراو أمت والله نسينتو وأزاني أو الزليلية بلام نازاني أو عزتك خواب إنساني بخشي وكإنسان بتواني خوي بقري وشته نكانا شرعي به بيدا تدسي الشريعة خواب زانم خوات شون أفرمي أم إيش بكا وكار بكا أو شريعته براسي أو عزت أوية تولى صار شريعتي خوابي نكل هذه إلى شريعتي خواب وعلاج كردني أما بيست إنسان بجواني لشريعتي يبقى وبزاني حكمي قتل شن قوريه أما علاج أبوي خلقوشي أو تاوانا قوريه نيه أم جا خوش يسكالم بيست إنسان لحر حالتك حر شتيكي ليك وما بقريتو بو لاي محكمة با حكم محكمة بدا نك آرزوي كسكان نك سوزي كسكان زور قرنجة حتى والله صندنوي شخصي وكسايت كسي بكار نيرين حتى بقرر لو حرشتك برو محكمة شارع سريكا محكمة يا شكا أبريتوا أجر بلي آخر تأخيرك أجر بلي لواني حكم شرع جبجينك أو أنت تاوان لسر أوانا تو أو كاتش إجراءاتي ترتيبي كي بلان توشي غلطي قورنا أي سيم أجر إنسان لحالتك يعني خواي قورا أجر أمي بيدا وتوانيد أو آياتي خوا تطبيقي فمن عفا وأصلح فأجره على الله أجر عفو تكر أو حر قورترين شت أويا كوا إنسان بيبورد بي وعفو بكا وجاري وايا كسك لحالتي كل ريا غلطي كات عفي بكي لبر خاطري خواو طبعا عفوك أو النية كتو بارور نقري ها عفوك أويا بارور بقري يعني نيكو جيت أو بارور بقري أو عفو أجر تو بيكي لا إخوة تعالى زور قوري في غمري قاص الله صلى الله عليه وسلم ما زاد الله عبدا بعفو إلا عزة هر كسي تواناي هبي بتواني تولي خوي بكاتو عفو بو لي بردي هبي والله تنها خوا عزتي في أبقشي قد زليليني أو قد دور للروي جناب تنخير ريتينية بالعكس أعزايتيه أم جازوريش قرنجة إنسان كاتيا منالك أو بيوانيك الريش سبين أو بيوانيك عاقل الدنيا عندي لحالتي كالليت قوميا آقات لدم خوت منالك كانت هالندي لسرت والله صندنوا هر حالتك إذا جاري وايد دراوسيك لقل دراوسيك شرك يعني منالك لقل منالكي دراوسيك أنا شرك باوك كي لو ديمو ترى ولا منالكاني هي خير ريكان هي نازانم شيء أجر عذاب وعن حقي قطان تانسان أجر عذاب وعن دسي قطان تانا وشان هل أويه ومنالكان أجر داو بياني تاواني قورا أكل بويا باوكان ودايكان زور قرنقا أجان لخوان به هل وهابيا ومعقولان والرئيس عشرتكان وما مساني آينيش أبي الرولي خوان ببينن لبيني خلقيا ونيلن كشكان قورا ببيتوا شي فضلكي قورا أجر توبوا يتسبب ويخرن لنا مسلمانانا نرجع